بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. من هێوی خستەوی قوتابی ماستەر لە زانکۆی کوردستان لە بەشی زانستی کۆمپیوتەر. ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانم ئەمانەوەی لەسەر بابەتێکی زۆر سەردەمیانە و چێژوە خشک قسە بکەین کە ئەویش ژێری دەستکردە. بەس یەک دەقە پرسیارێک لە چاتجیپی بکەم بۆی بزانم چی بڵێم. لێگەڕێ خۆم قساکەم. لەم دانیشتنەیە لەگەڵ هاوڕێیانم ئەمانەوەی کۆمەڵێک لایەن باس بکەین، لایەنە باشەکانی و لایەنە خراپەکانی چاتجیپی یاخود ژیری دەستکرد. و ئایا کۆمەڵێک پرسیاری ترمان هەیە کە ئایا ژیری دەستکرد ئەتوانێت شوێنی مرۆڤ بگرێتەوە و ئەو دەرفەتانە چین کە لە مرۆڤی ئەسێنێتەوە و هاوکاتیش کۆمەڵێک دەرفەتی باش ئەهێنێتە کایەوە. لەگەڵم بن بۆی بڕۆین هاوڕەکانی تریشم بناسین. سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من یاسین حوسێن گەشەپێدەر و توێژەری ژیری دەستکرد لە زانکۆی کوردستان. ژیری دەستکرد ئاسانکاریەک بۆ ژیان. سڵاو، من ئەڤین زوبێر ئەندازیاری کۆمپیوتەر هەروەها قوتابی ماستەر لە زانکۆی کوردستان لە بەشی ئەندازیاری کۆمپیوتەر. ژیری دەستکرد واتە ئایندەیەکی گەشتر. سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من داروان شوان گەشەپێدەری ژیری دەستکرد قوتابی ماستەر لە بەشی لە زانکۆی کوردستان. داتا بناغەی ژیری دەستکردە. سڵاوتان لێرە جەماعەت، ئەو کاتان باش؟ بژین. ئەنجا وەک دیارە ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوە هەمومان کۆمەڵێک هاوڕێین لە زانکۆی کوردستانەوە ئەمانەوێت لەسەر بابەتێک قسە بکەین کە ئەویش ژیری دەستکردە و هەر هەمومانەوە بزانم حەزێکی زۆرمان هەیە بۆ بابەتە. بەڵام بێ پێشکەشکارین حالیان دانیشتەکەمان بێ پێشکەشکارە. ئەنجا ئێمە خۆمان بڕوامان بە دیموکراسیەت هەیە کەواتە بێ پێشکەشکارێک هەڵبژێرین بەڕای زۆرینە. ئەنجا من لە خۆمەوە دەست پێیەکەم. پێم وایە ئەڤین باشترین چۆیس بێ هەڵبژاردە بێ. یاسین تۆ وەڵێتی هاوڕای بە ڕای خۆشی وەرگرین. ئەڤین خۆ دەڵێتی؟ پێم خۆشە، زۆر سپاس. یەکەم شت باسی وەی بکەین. ئێستا هەمومان قوتابینە یانیش قوتابی بووینە. شتێک ئەوە چەند ساڵە هاتووە پێی دەگوترێ چاتجیپیتی. قوتابیەکان پێشتر کاتێکی زۆریان بەکاردێنا بۆ ئەوەی یەک واجب بکەن، بەڵام ئێستا بە 2 دقە دەکرێتن. شتێک بەکاردێنن پێی دەگوترێت چاتجیپیتی. حەزم لێ بڵێ چاتجیپیتی چییە؟ زیرەکی دەستکرد چۆنە؟ ئامێرێکە فێر ئەکرێت وەکو ئینسان بیر بکاتەوە. ینی ئینسان چۆن بیرەکاتەوە کۆمەڵێک مەسەڵەن کێشەیەک هەیە دێ هەندێک تەحلیلیەکە بۆ نمونە لێکدانەوەی بۆکە و دواتر هەوڵی چارەسەری کێشەکان چارەسەر بزەبن. بەڵام ئەوە چەند ساڵێک نییە، لە مێژە نییە، 4 ساڵە مێژوەکەی بۆ کێ دەگەڕێتەوە. خۆی مێژوەکەشی ناتوانین بڵین زۆر قەدیمە و ناتوانین بڵین زۆریش تازەیە. پێش ئەوەی باسی مێژوەکەی بکەم، کەسان فیلمی ئیمیتیشن گەیمتان بینیوە؟ دیتم کتابەکەش و کتابەکەم خوێندیتەوە فیلمەکەش جێ بۆ بەس نەمدیتە. ئالان تیورینگ باسی چ دەکە؟ ئەو دوانەتان نازانن. فیلمی The Imitation Game فیلمێکی زۆر سەرنجڕاکێشە ئەگەر بۆ کەسێک کە بێوێ زیاتر لە سەبارەت بە زیرەکی دەستکرد بزانێت. فیلمەکە لەسەر ئەوەیە لەسەر ژیاننامەی ئالان تیورینگە کە زانایەکی بەریتانی بووە، یەکەمین ئامێری زیرەکی دەستکردی دروست کرد لە ساڵی 1956 بوو. چۆن؟ 1956 بوو ساڵەکە. ڕاستەکەی ساڵەکەی من لەبیر نییە، بەڵام بارودۆخەکەی ئەزانم. ئالان تیورینگ لە سەردەمی جەنگی جیهانی دووەمە کاتێک کە هێزە ئەڵمانیەکان نامەیان بۆ یەکتر ئەنارد بەنهێنی. ئامێرێکیان هەبوو بە ناوی ئەنیگما. باشە لە ڕێگەی ئەو ئامێرەوە نامیان بەنهێنی ئەنارد بۆ یەکتر ئینکریپت ئەکرا بزەبت. ئینکریپت و دیکریپت یعنی ئەها چۆن کلیل و قفڵمان هەیە، قفڵەکە تەنها لە ڕێگەی ئەو کلیلەوە ئەکرێتەوە. هاتە کلیلی تر ئەگەر بیدەیتێن نایکاتەوە، تەنها کلیلەکەی خۆی. ئەو ئەنیگمایش ئەو ئامێرەش بەو شێوەیە ئیشە کرد کە تەنها لە ڕێگەی ئەو کەسەوە کە کلیلەکەی لەلایە کە
کلیلی دیکریپتی لەلایە ئەیتوانی نامەکان بکاتەوە و بیخوێنتەوە تا کەسێکی ئاسایی وەکو ئێمە ئەگەر ئەو نامەی ببینایە وایزانی تەنها ڕقەمی ئاساییە بەڵام لە ڕاستیە مەسج بوو نامە بوو و لێرە ئالان تورینگ هات ئامێرێکی دروست کرد کە فێری کرد چۆن ئەو کۆدانە بناسێتەوە کۆدەکانی پێ ئەنی ترین کرد یاخۆ ڕاهێنانی پێکرد و وردە وای لێ کرد ئەو ئامێرە بتوانێت ئەو کۆدانە بناسێتەوە و دیکریپتیان ئەو نمونەی هێوی باسی کرد زۆر لە مێژەیە حەزم لێ یاسین هەندێک نمونەی ئێستامان بۆ باس کاتن ژیری دەستکرد لە کوێ بەکار هاتووە بەڵێ زۆر نمونە هەیە لە بۆ ژیری دەستکرد کە ئێستا بەکاردێ و لەو نمونانە باسیشی کرد هێوی یەک لەو نمونانە چاجیپیتە کە زۆرمان پێشنین ئەگەر چاجیپیتی نەبێ وڵا هەموو تەڵەبەکان ساقط بێزگەلەوەی ئامرازی دیشەیە بەس چاجیپیتین ینی زۆر توڵی دیە ئامرازی دیکە دۆشێ وایە زۆر ئامراز دیکەشەیە لەوانش بۆ نمونە لە بۆ دروستکردنی ڕسم لە بۆ دروستکردنی ڤیدیۆ لە بۆ دروستکردنی ڕسم یەک لە ئامرازە بەناوبانکان میجێرنیە یان داڵی ئیمان هەیە و لە بۆ دروستکردنی ڤیدیۆ ئێستا هەمان شەریکی کە چاجیپیتی دروست کردووە سۆڕە بزەوت سۆڕە ئەو ئامرازی دروستکردی لە بۆ دروستکردنی ڤیدیۆ کە زۆر لە ڕاستیەتی و زۆر لە زۆر شوێنی دیکەش بەکاردێ زیرەکی دەستکرد بۆ نمونە لە بۆ کەرتی حکومی ئەمە توانین لێرە ئیسفادەی لێ بکەین لە کوردستان لە بۆ نمونە سکانکردنی دۆکیومنتەکان بۆ نمونە کاتێک کە کارتی نیشتیمانی هەیە پێویست ناکە لە هەر فەرمانگەیەک داتامان یەکێک بەمان وەڵی با بڵێن لێمان بپرسن و جوابیان بدەینەوە هەر بە سکانکردنی کارتی نیشتیمانیمان هەموو داتایەکە ئەکرێت داخڵ بکرێت لە بۆ سیستەم و لە بۆ کەرتی تایبەتیش زۆر بەکاردێ حتمما زیاتر شیکاری دەیتایە لە بواری باڵێن لە شەریکات و لە کارتی تایبەت لەو پرۆدەکتانی بەرەمانی کە هیتیان لەوانیش بەکاردێنن لە نمونە ئامرازەکان بەکاردێنەوەکو چات بۆت و ئەوانە بزەوت و زۆر با بڵێن نمونەی دیکەش هەیە بەسەوانە نمونە دیارەکانە ئەی بەرهەمی ناوخۆیمان هەیە بەرهەمی ناوخۆیشمان هەتا حدەکەیە خۆی باڵێن لە ڕاستیدا لە کوردستان ئەمە زیاتر بەکارهێنەری نەک بەرهەمێنەر و ئەمە زیاتر ئەو زیرەشی دەستکردانەی کە لە دەرەوە دروستەکە لێرە بەکاری دێنەوە بەڵام ئەوەی کە لێرە بتوانین ئیشی لەسەر بکەین زمانی کوردیە کە ئیشی زۆر کەمی لەسەر کرا بەڕاستی و خزمەتکردنە بە کوردستان سەوارد بە زمانی کوردی ئێمە ئیشمان کردی لەسەری وە چەند پرۆژێکتێکمان هەیە وەکو گۆڕینی ئاخاوتن لە بۆ نووسین واتاگەر قسە بکەی بکاتە نووسین یان نووسین لە بۆ ئاخاوتن و چاکردنی هەڵی ڕێزمانی و چەندان سیستەمی دیکە کێشەی داتاتان نەبوو کێشەمان هەبووە بەڕۆڵا کێشەکەش بەتایبەت لە بۆ زمانی کوردی داتای دیجیتالیمان زۆر کەمە و ئەوە کێشەی دروست کردیە کە بربەستە لە پێشمان لە بۆی نەتوانین بە شێوەیەکی باش سیستەمی زیرەکی دەستکرد دروست بکەین ئێستا ئەمە دامەزراوەکماندانە بە ناوی داتا دۆت کە یاڕی کە سەر بەڕێوگەیە ئەو هەموو داتا لۆکاڵیەکان ئەو داتای ناوخۆیە کۆی دەکەینەوە داتە کەڵەکەبووەکان و لەیبڵی دەکەین واتە خاوێنی دەکەینەوە داتایەکە لە ئەوی لە ئەو مۆدێڵانە بەکاردێ بۆ ئەو عەقڵی ئامێرەکە بەکاردەکەی ئایەکە دروست دەکات و بە هەماهەنگی لەگەر زانکۆیەکان لەگە توێژەرەکان ئەو داتایە بەدەست دێنین و بە ئۆپن سۆرس بڵاوی دەکەوەتە سەرچاوەکراوە بەکاری بڵاوی دەکەینەوە لە ئەوەی کەسانی دی سوود لێ ببینن هەم داتایەکە خایان کراوەوە هەم داتایەکە لۆکەڵیە کوردیە خۆماڵیە بۆ ئەوەی بەرهەمی AI لە کوردستان زیاتر بی خۆی ئەوە داتا کۆکردنەوە یەکێکە لەو بربەستانەی کە لە کوردستان بەڕاستی هەیە و ڕێگریشە لەوەی کە ئێمە زیاتر خۆمان پێش بخین لە دروستکردنی بەرهەمی ناوخۆیی من خۆمەکو قوتابیەک کە توێژینەوەی زانستی دەکەم کۆکردنەوەی داتایەکێکە لە ئیشە زۆر زۆر زەحمەتەکان خوێندنەکە ئاسانە ینی داتاکە ئەگەر بە شێوازێک لە شوێنێکی وەکو دامەزراوی جەنابەت باست کرد ئەگەر لەوێن دەرکۆ بکرێتەوە بەڕاستی زۆر کار ئاسانی دەکرێتن ئەمەش ئاستەنجی زۆرمان توش دەبی لە ڕوویەوەی کە سیقیان نیە داتایەکە بلە نازان لۆ چ بەکاری دێنیان هۆشدار نینە بەرامبەر ئەو تەکنەلۆژیایی کە ئێستا هەیە لە ڕووی ئایەوە ڕاستە خەڵکی نازانێت کە ئەو داتایە چەند ئیسیفادەی هەیە مەسەلەن تۆ بە تەلفۆن قسایەکە ئەوە داتا دروستە بێ تۆ دەچێت سوپەرمارکێت شت دەکڕی ئەوە داتا دروستە بێ ئەو داتا ئەگەر لە شوێنێک خڕ بکرێتەوە استیفادەی زۆری هەیە لەوانەیە ئیشێکی وا پێ بکرێت کە ئیکۆنۆمی کوردستان پێەوە بەرز بکرێتەوە ئەم وەکو زمانی کوردیش لە منەوەکو ئەرکایڤک دەمینێتەوە تاین لەو پرۆژانەی کە سەر بە NLP لۆن منە لەوان بەکاری بینینەوە و ئەو زمانە بمینێتەوە بە هەموو دیالکتەکانیەوە بەڕاستی زۆر حەزم لێە کوردستان وای لێ بکە ئەو داتایانە بە جوانی ئەرشیک بکرێتن
ڕاستە لەوانێ ئێستا پێویستیان پێ نەبێ بەس لە داهاتوو ئەکید پێویستی پێ دەبێتن. باش ئەو هەنگاوانە چنە کە پێویستە ئەمە و هەموو تاکە بگریتە بەر لە بۆی داتای زیاترمان هەبی لەسەر ئینتەرنێت لە بۆ زمانی کوردی. یەکەم نووسین بە کوردی بە زمانی کوردی ستاندارێکی جوان لە زمانی کوردی مەبەست لە سوشال میدیاوە نیە؟ سوشال میدیا هەمووی سوشال میدیا و لە بڵاوکراوەکان لە گوگڵە لە هەر وێبسایتەکە بە زمانی کوردی بڵاوکرێتەوە نەک ئەو لاتینیەکە ئێستا هەیە کە نە کرمانجیە نە سۆرانیە نەبادینە بە یەک زمان لۆ نمونە بڵاوکرێتەوە لەوەی ئەمەش سوود لەو داتایە بینین و تەکنەلۆژیای کوردی بەرەو پێش بێن. باشە داروان قەتعەت دەکەم بەس ئێمە باسیەوەمان کرد داتا چییە؟ لە ژیری دەست کرد کێ حەزی لێ جوابی ئەو پرسیارە بداتەوە تاکو بینەرانی شتێ بگەن داتا چییە؟ مەبەستەوەی با بڵێن ئیسفادە و سوودی داتا چیە لەو باسی داتایەکەین کاتەکە باسی ژیر بۆچی دەست داتا دەکەین. گرنگی داتا لە ئامێرەکاندا بەڵێ بۆچی داتا پێویستە بۆ ژیری دەست کرد؟ داتا لەبەرەوە زەرورە کاتێک کاتەوەی سیستەمێکی زیرەک دروستکەی با بڵێن ژیری دەست کرد بەڵێ لەو کاتە پێویست بە داتا هەیە لە بۆی ئەو داتای وەکو خۆراکێک بدەیە سیستەمە زیرەکەیان سیستەمێکی سیستەمەکە فێر بکەیت لە بۆی لێ ڕابێت لەسەر ئەو داتای بزەوت وەکو منداڵێک بۆ منە فێری زمانێکە بەیان فێری ڕۆیشتنەوێ پێویستی بە هەندێک با بڵێن ڕێنمایی هەیە هەندێک داتا هەیە لەوەی لی فێربی لەبەرەوە داتا زۆر مهمە لەبەرەوەش ئێستا زۆر کێشەمان هەیە لە بۆ کۆکردنەوەی دەیتا وە فرۆشتنی بە کۆمپانیا و شەریکاتی دیکە بە تایبەتی لە گوگڵ و لە فەیسبوک ئەوانە زۆر کێشەمان هەیە. بەڵێ هەندەی داتا زیاتر بێتن ئاکیورسی ینی دقیقی ئەو ژیری دەستکردە زیاتر دەبێت. باشە هاوڕێیان باشی ژیری دەستکرد چیە ئێستا لەو زەمانە؟ خۆی وەک سەرتاش کە باسمان کرد ژیری دەستکرد تا حدێکی زۆر چۆتە ناو قوڵایی زۆربەی سێکتەرەکانەوە ینی ئێستا ئێمە زۆر جار بەبێ ئەوەی خۆشمان ئاگادار بینەوە تا بێ ئاگایانە ڕۆژانە چەندین ئەی بەکار ئەهێنین چەندین ژیری دەستکرد بەکار ئەهێنین بەڵام ئەو سێکتەرانەی کە زۆر زۆر ئیسفادیان لێکردو بۆ نمونە سێکتەری پزیشکی و لایەنی تەندروستیە کە ئێستا پزیشکەکان و زانایانی بواری تەندروستی و پزیشکی سوودێکی زۆر باشیان لە سیستەمەکانی AI وەرگرتووە کە بتوانن ئەو دەیتایە یاخود ئەو زانیاریانە ئەو زانیان لێ وەرگرتیان هەموو جۆرە داتایەکیش ئەستیفادەی لێ ناکرێتن ڕاستی. بزەبت بەڵام ئەو دەیتایانەی کە پێویستن بۆ نەخۆشیەکان بۆ نمونە پێشتر ئەگەر رادیۆلۆجیستێکمان هەبووە بە کوردەکەی تیشک ناسا پێشتر بۆ ئەوەی نەخۆشیێک دیاری بکە ئەبوو چەندین ئەوراق سکان بکە ینی ئەنەلایز بکات چێک بکات سەیری هەر هەمویان بکات لە لەوانی لە ڕۆژێکا سەدان ئەوراقی چێک بکردە تا دەستنیشانی نەخۆشیێکی بکردە بەڵام ئێستا لە ڕێگەی ئەو ئەسیستانتی ئەیەوە کە سیستەمێکە دروست کراوە بە ئاسانی تۆ بەس دەیتایەکەی ئەدەیتی بەس ڕسمەکانی ئەدەیتی ڕاستەخۆ دەستنیشانی ئەکا کە ئەم نەخۆشە چی نەخۆشیێکی هەیە نەخۆشیێکی لەو مرۆڤ وردبینترە و خێراتر لە کارکردن لە پرۆسسکردن و هەروەها شیکاریەکەی دقیقترە لۆ نمونە چکە ئەو هەندێک داتا دەبینی کە مرۆڤ ناتوانێت ببینی لە لێرەکانی پشتەوەی. ڕای تۆ چییە یاسین؟ منیش هەمان ڕای ئەو برادرانم هەیە و ئەگەر شتێکی زافە بکەم ئەوەی لە زۆر شتەمە پێویستم بە زیرەکی دەستکرد دەبی و زیرەکی دەستکرد سوودی هەیە لە زۆربەی بوارەکان وەکو باز کرد لە بواری تەندروستی تاوەکو بواری کشت و کاڵیش لە کشتتوکاڵی زۆر ئیسفادە هەیە لە بۆ با بڵێن چاودێریکردنی ئەوەی کە ئەو دانەوێڵانە ئەو بەرهەمانە تەندروستیان کووە باشترە بنیان ناوە لە زۆر بواری دیکەی وەکو پەروەەردە بۆم ناتوانین زۆربەی تەلبەکان کە لە بۆم لە کلاسێکدا ئەنیشین لە ژوورەک خۆی ئەو ڕۆژە توێژێنەوەکم خوێندەوە دەڵێتن ئەو تەڵەبەیە کە مەسەلەن ChatGPT بەکاردێنیان ژیری دەستکرد بەکاردێنێتن ئەو زیاتر فێر دەبێت لەو تەڵەبەیە کە مامۆستایەکی هەیە ینی ڕێژەی زیگەکی ئەو تەڵەبەیە کە ChatGPT بەکاردێنێ دوو هەندەی ئەو تەڵەبەیە کە تەمەشای مامۆستا دەکە لە کلاس ئەدی ئەوانەی کە ئەو قوتابیانەی کە لە ماڵەوە لۆ نمونە ئەرکەکان بە ژیری دەستکرد دەکەن واتە کۆپی دەکەن بە کوردی دەستەوان ڕێیت چییە؟ بەڕاستی ئیسیفادەی خۆی هەیە ژیری دەستکرد ڕاستە کاتەکەت بۆ دەگەڕێنتەوە بەڵام ئەوە کێشەیە کە تۆ ژیری دەستکرد بەکاربێنی و نەشزانی چی کردووە یان چی پێشکەشەکەی بۆ مامۆستایەکە ئەوە کێشەیە چونکە شتی وا زۆر هەیە حتا لە توێژینەوەش لۆ نمونە ئێستا بەکاری دێنن کە
ئێستا لۆ فۆرماتینگ قاینالۆن منە فۆرماتینگی توێژینەوەکان بەکارێنین بەڵام فکرە دزین لە توێژینەوەکانی دی یاخود بەکارهێنانی توێژینەوەکانی دی لە ئی خۆیان ئانەش کێشەی زۆر گەورەیە بم بێگومان کێشێکی گەورەیە. بەس لایەنێکی تریش هەیە کە زۆر ئیسفادەی هەیە ئەوش لایەنی تاوانناسی و ینی بواری لایەنی یاسایی و تاوانکاری و ئەمانە چاودێری گشتی بزەبت کۆمەڵێک سیستەم هەیە کە یارمەتی دەری لێکۆڵەرەوەکانن کە بۆ منە تاوانێک لە شوێنێک ئەکرێت کەسێک بە دوای کەسێک ئەگەڕێن کە گومان لێکراوە بۆ منە سیستەمان هەیە دەسوخەت ئەناسێتەوە سیستەمان هەیە فەیس ئەناسێتەوە دموچاوی کەسەکە ئەناسێتەوە گەر تاوانبار بیانە سیستەمان لە کاتی ئاگرکەوتنەوە لەون منە بزەبت سیستەممان هەیە بە شێوازی ڕۆیشتنی کەسەکە تاوانبارەکە ئەناسێتەوە تەنانەت ئەگەر جلوبەرگی خۆی بگۆڕ ئەگەر سایلی خۆی بگۆڕێت تەنها لە ڕێگەی شێوازی ڕۆیشتنەکەی و ئەناسرێتەوە ئەمانە هەمووی توڵی زۆر باشن هاوکاریەکانە بەڵام بۆ شتی تریش بەکاردێتن مەسەلەن دەتوانم دەنگی تۆ بەکاربێنم بە شێوازێک قسەیەک بکەی کە ئەو قسەی تۆنیان هەرگیز ناکە ئەوە ژوە وێنەی تۆیان ڤیددیو بەڵێ وێنەیەک دروستکەم کە وێنەیە تۆنی ئەو شتانە دەبیتن کە شتێک هەبێت کە مافی هاوڵاتی بپارێزرێتن مەسەلەن بەو شێوازە ژیری دەستکرد بەکاردێتن لە داهاتوودا هیچ یاسایەک دەبێتن تاواکو مافی ئەو کەسە پارێزرێتن گەر تووشی شتێکی وابوو دەبێت ئەو شتە هەبێتن ڕاستی خۆی هەندی لێکۆڵنەوەم کردووە لە کوردستان لە عێراق هیچ یاسایەک نییە کە مافی هاوڵاتی بپارێزرێتن ئەگەر غەڵت نەبم لە ئەمریکا هەیە لە کەنەدا هەیە بەس لە نەتەوە یەگرتووەکانیشدان دۆنمە خاص کار لەسەر ئەوەی دەکەن کە ژیری دەستکردن لە پارێزگاریکردن لەو تاوانانێک کە لە ژیری دەستکرد بڵاو دەبتەوە ئەوان پارێزگاری لەوانە بکەین ئەو وێنانە ڤیددیۆیەکان بەسێک پرسیار باشەوانە کوزانن ئەو ڕسممە ئایا دروستکراوە یان بەڕاستی و ڕسمی کەسەکەیە ئێستا زۆر زەحمەتە وانە بەڵام توڵیشمان هەیە دیتێکتی ئەوەکان دەستنیشانیەوە کە ئەو ڕسمە بە ئەی دروستکراوە یانیش واقعیە باشە بەس لێرە پرسیارێک دروست دەبی بەڵێ ئایا ئەی بیر دەکاتەوە یان نە بەڕای تۆ بەڕای من تاکو ئێستا بیر ناکاتەوە تۆ چەند داتای بدێ بە پێ ئەو داتایە ئیش دەکاتن داتای کەمی بدێ بیرکردنەوەکەی زۆر تەسکترە بێتەوە تەسکتر دەبێت لمتت دەبێتن داتای زۆری بدێ بەس ئەویان لە ڕوانگەی زانستی کۆمپیوتەر زانیە چا ڕوانگەی دیمان هەیە لەمە لە ڕوانگەی فەلسەفە دوولقی لە دەبتەوە لەلایەک دەڵێن مادەم هۆشیار نییە و خود ئاگایی نییە وەکو مرۆڤ ئەو کاتە توانای بیرکردنەوەی نییە بەڵام دەڵێ مادەم توانای هۆکاردانان و پێشببینیکردنی هەیە ئەو کاتە توانای بیرکردنەوەی هەیە بە پێی ئالان تیورینگ ئەو تاقیکردنەوەی توانای بیرکردنەوەی هەیە بە پێی هێما فیزیکیەکان لەوێش دووزانە ئەو گریمانەیاندانا کە وەکو هێما فیزیکیەکان ئەوانیش توانە بیرکردنەوەیان هەیە بەڵام لە ئەوەی تو نیتی بابزانین کاکیاسین چ دەڵێتن بیر دەکاتەوە ژیری دەستکرد خۆی لە خۆیداوە پرسیارێکی زۆر قوڵە فەلسەفیان زۆر فەلسەفیە بزەوت ئەگەر بیرکردنەوە واتێ بگەین کە بتوانی شتی سەربەخۆ بکات با بڵێن زیرەکی دەستکرد هەتاوەکو ئێستا نەگەیشتە ئەوەی کە با بڵێن خۆکارانە بڕگار بدات سەبارەت بە شتە کە پێشتر فێر نەبووە بەڕم نەکاتە کە سیستەمەکی زیرەکی دەستکرد دروستەکەی لە بوارەی دیاریکراوە پێویستە ئەو سیستەمە فێر بکرێت بەڵام لە دەرەوەی ئەو سیستەمە توانای نییە بیر بکاتەوە و توانای نییە بڕگاری دیکە بدە لەبەرەوە واستەکەم بە شێوەیەکی گشتی هەتاوەکو ئێستا زیرەکی دەستکرد نەگەیشتە ئەوەی کە توانای بیرکردنەوەی هەبی مرۆڤ ئەوەی جیاوازە لەگەڵ ژیری دەستکرد کە ژیرە فکر دەکاتەوە بەس لە هەمان کاتدا لایەنی عاتیفیشی هەیە ژیری دەستکرد تاوەکو ئێستا نەگەیشتووە ئەو ڕادەیە کە خود ئاگایی نییە جارێ بەس دەیبی وەکو ئینسان بیرکاتەوە لە دەست دەربڕێ باشە پرسیارێک ئەگەر هاتو خوانە خواستێمە لە داهاتوو تووشەوەی بووین نەشتەگەریەکی بکەین بەڵام پێمان ڕاگەیرا کە ڕۆبۆتەک نەشتەگەریمانەکە ئامادەی من ئامادە نیمە من تەسەور ناکەم قەت بتوانم وڵی من ئەگەر زۆرە نەشتەرگەریەک ئاخر وڵی تۆ سەرەوەی چ نەشتەرگەریەکەی هەز دەکەم خێراترە ئاکیوریسی بەرزترە توانای باشترە مادیبوونی کەمترە ئەی باشە گە سەرکەوتو نەبوو یەخێکی ئەگری مرۆڤ سەرکەوتو ناوێ ئەو کاتی یەخی مرۆڤەکە نەخۆشەکە دەمری بزەبێت لەوانێ مردن ئەو کاتی دەستەقال توێژینەوە لە منە چەند نەفەر بەهۆی ئەو ئامێرەوە
مردینە و چەند نەفەر لەژێر دەستی خۆی دکتۆرێک مردی ئەوە گامبلینگ یعنی قمار بە ژیانی کەسێک و ژیانی کەسێک ئاوا ئاسانێت دائما پێشکەوتن ئەو شتەکرا وایە بەس ئەگەر هەردووکتان دامە سەبارەت بۆی کە باسی کرد سەرەتا کە بۆ نمونە سیستەمەشی زیرەشی دەستکرد دروست دەکرێت خۆبەخش دەینن کە لەسەریان تاقیب بکەنەوە ئەو ینی مرۆڤ شەرنی مرۆڤ بیت لەوانەیە جاری وایە لەسەر مەیمون و ئاژەڵ دیکە جێبەجێ ئێڵەن ماسکە مشک بزەوت مێشکی مەیمونێک لۆ چیپەکە زۆی تاقیکردنەوەی لەسەر بزەوت بەس سەبارەت نەفەریش نەبوو بەخۆی خۆبەخش گوتی ئەم نیش دەمەوێت ئەوشی لەسەم بکەنەوە ئەوەشێ بەس ئێستا سەبارەت بە خۆمە گەرجابی ئەو پرسیارە بدەمەوە ئەگەر نەشتەرگەریەک ڕۆبۆت کە من ئاسایە لەک نمیانە لە بۆ من ئەگەر هاتوو چەند نەشتەرگەریی پێشتر کردبی و سەرکەوتوو ببی کێشەمیە من بەس نەکەم یەکەم کەس بم کە نەشتەرگەری بکەم لە یعنی تۆ خۆبەکو خۆبەخشیش ناکەوت ئەم خۆبەخش دەکەم ئەگەر لۆ کوردوی بەس ڕاستێکی ئەو نەشتەرگیریە بە بەلاش بێ من ناک هاوڕێن ئەلقەیەکی زۆر بە سوودمان پێشکەش کرد هەرچەندە زۆر کاتی دەوێتن تاکو باسی ژیری دەستکرد بکەین ئەوها بە کورتی ناتوانین باسی بکەین بەڵام زۆر خۆشحاڵ بووم ئەوڕۆ لێرە بووم بە هیوای ئەوەی کە بینەران سوودیان بینی بێتن لەو زانیارانەی ئەوڕۆ باسمان کرد زۆر سپاس بە خوشحاڵ بووین ئەوڕۆ لێرە بووین خۆشحاڵتر بووی هاوڕان دەستان خۆش بێت دەست لای خۆش